بە مەبەستی ئامادەکاریکردن بۆ کۆبنەوەی ڕۆژی 18 مانگ کە بڕیارە دەسەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی تێدا هەڵبژێردرێت سەرۆکی کاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبووە لە دوای دانیشتنەکەش داوای لە سەرجەم پەرلەمانتاران کرد بەشداری لە دانیشتنەکەی ڕۆژی دووشەمەی داهاتوو بکەن. پشتی ئەڤرۆپرس و ڕاوێژکاری لەگەڵ فراکسیۆنێ ناڤە بەرلەمانی کوردستانی هاتیەکردن ئەژی وەک ئەرکی من وەکو سەرۆکی یەکەم دانیشتنا بەرلەمانی کوردستانê daxwazش hemî hevalên berlemanter dikem ku roja 18 mangê roja duşembê amade bibin bo ew kotayî kombûna yekê yan daniştina yekê ya berlemanê Kurdistanê bête kirin. سەبارەت بە بەشداریکردنی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دانیشتنەکەی ڕۆژی 18 مانگی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەنێت ئەوان بەشداری لە کۆبنەوەکە دەکەن بەڵام لە دانیشتنەکە قسەی خۆیان دەبێت. بۆ داهاتوو ئێمە یاسایەک دەربکەین کە لە کۆبنەوەی یەکەمی پەرلەمان بە سەقفێکی دیاریکراوەوە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێەوە بە وازەحی بەڕوونی تێدا بێەوە گرێ نەدرێت بە هیچ پاکێجێکەوە بۆ 18 مانگیش دارێ مەقسە و سەرنجی خۆمانمان هەیە لەوەش گوتمان و وەڕاشی دەگەین کە ئێمە هەمیشە بۆ پرسەکان سەرنجی خۆمانمان هەیە و سیاسەتی تایبەتی خۆمانمان هەیە وە قسەی خۆمانمان هەیە ڕاستە لەگەڵ کۆبوونەوەین لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی بەڵام ناکرێ ینی بۆ بابەتێک کە دوولایەن سێلایەن بیانوێ دوای خەن بەڵام بیانەوێت تێپەڕێنن بە ئێمە تێپەڕێنن ئێمە بەڕاستی تەڵقینمان قبول نییە چونکە تەڵقین بۆ مردوانە بۆ زیندوان نییە ڕاو سەرنجی خۆمانمان هەیە لەو کاتیش و وە سەرەتاش قسەی خۆمانمان کردووە لە کاتی خۆشدا قسەی خۆمان دەکەین. هەرچەندە بەهۆی دروستبوونی ناکۆچی لە نێوان پارتی و یەکێتی لەسەر پرسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەگەر هەیە کۆبنەوەکەی پەرلەمان ئەنجام نەدرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش بڕیارە ڕۆژی هەینی هەردوو حیزب کۆ ببنەوە هاوکات فراکسیۆنی سەوز و گۆڕانیش پرسی بەشداریکردنیان یان بەشداری نەکردنیان لە دانیشتنەکەی پەرلەمان بەستاوەتەوە بە بڕیاری سیاسی حیزبەکانیان بۆ کۆبوونەوە و گرێدانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 18 مانگ ئێمە وەک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان محکومین بە دەرەنجامی کۆبوونەوەی بەیانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە سلێمانی ئەبەسترێ چاوەڕۆیی بڕیار و فەرمانی حیزبەکەمانی ئێمە هیچ کێشەیەکمان نییە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێستا بێ 18 مانگ بێ 20 مانگ بێ هەرکەی کۆبوونەوە کرا ئێمە معەرقەل نین لە بەردەم کۆبوونەوە و پێمان باشە لە زووترین کاتا بکرێ ئەو پەڕی حاڵەت بە بەشدارە بین یا بەشدار نابین و قەراری سیاسی بزوتنەوەی گۆڕان بالای هەمووان ڕوون بێ پەیوەستە بە خودی بزوتنەوەی گۆڕان و بەرنامە سیاسیەکەی نە لەبەر خاتری پارتی نە لەبەر خاتری یەکێتی نەدێنە دانیشتنی پەرلەمان نە بایکۆتی دانیشتنی پەرلەمانەکەین بەڵکو ئەوەی بڕیاری لەسەرەدا بەرنامەکەی خۆمانە. پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر ئەنجامدانی کۆبنەوەکەی 18 مانگ سەرۆکی فراکسیۆنی زەردیش دەڵێت یەکێت و پارتی ڕێک بکەون یان نا کۆبنەوەکەی 18 مانگ هەر ئەنجام دەدرێت. ئێمە و یەکێتی هیچ بەدیلێک نییە جگە لە ڕێککەوتن بەڵام کۆبنەوەی 18 مانگ لە کات و ساتی خۆیان ئەنجامە درێ ڕێککەوتن بکرێت یانەکرێت. بڕیاردان لەسەر کۆبنەوەکەی 18 مانگی پەرلەمانی کوردستان لە کاتێکدا لە 6 یازدەی ساڵی ڕابردووەوە دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان بەکراوەی ماوەتەوە هاوکات هێشتاش بەشێک لە فراکسیۆنەکان بڕیاری کۆتاییان نەداوە لەسەر بەشداریکردنیان لە دانیشتنەکە چاوەڕوانی ئەنجامی کۆبنەوە دووقۆڵی حیزبەکانیانن لەگەڵ پارتی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.